لیستی کۆمەڵی ئیسلامی هەمیشە لە ڕیزی هاوڵاتیان و مەزلومان بووە، داکۆکی سەرسەختی مافەکانی ئەم گەلە بووە. ناوەندی زانایانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە شاری هەولێر دیبەیتێکیان بۆ هەرێک لە کاندیدان عەبدوستار مەجید و عوسمان کانی کوردەیی ساز کرد. لە دیبەیتەکەدا تیشک خرایە سەر هەڵبژاردن و ئاماژەیان بەوە کرد دەنگدان بە کەسانی ڕاستگۆ و دەستپاک هەرکێکی شەرعی سەرشانی هەر دەنگ دەرێکە. لە میانەی درێژە پێدانی بانگەشەی هەڵبژاردن و هەروەها پاڵپشتیکردنی لیستی کۆمەڵی ئیسلامی لیستی ژمارە 194 هەڵبەتە زانانی ئاینیش لە شاری هەولێر و دەوروبەری هەستان بە ئەنجامدانی پانێڵێک بۆ گفتوگۆکردن و بۆ تاوتوێکردنی بانگەشە و هەروەها دەنگدان و هەروەها ئەو باس و خواسانەی کەوا گرنگن بە تایبەتیتر وەکو پاڵپشتێک لە من کە منیش کاندیدی ئەو لیستەم. سپاس بۆ خی گەورە هەماهەنگی و پاڵپشتی و پشتیوانێکی زۆریان کردین، خی گەورە پاداشێنێتەوە. بەشێک لە زانایانی ئاینیش وێڕای پشتگیریکردنیان لە لیستی ژمارە 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان دەنگدەرانیش وشیار دەکەنەوە و دەڵێن موسڵمانان واجبە لە سەرشانیان لە کاتی هەڵبژاردنەکان کەسانێک هەڵبژێرن کە داکۆچیکاری مافەکانیان و پارێزەری ئاینی پیرۆزی ئیسلامیش بن. کۆمەڵی ئیسلامیش بە لیستێکی گەورە و فرەوان و بە لیستێکی جوان و بە بوێرەوە هاتیتە مەیدانەوە کە ژمارەکەی 194 و کۆمەڵێک ئەندام و کاندیدی زۆر بەڕێز و بە پێست کەم زۆربەی زۆریان بەڕاستی لە نێزیکەوە دەیان ناسم و ئەخلاق و هەرس و کەوتەکانیشم دیون و زۆر سیقەم پێ هەن و بە تایبەت مامۆستا عوسمان کانی کوردەی وەک زانایەکی ئاینی کە لەسەر مینبەر بەڕاستی دەرکرا لەسەر قسەی حەق و بوێر و ئەمسالی ئەوانەش هەموو برا بەڕێزەکانی دیش بەڕاستی ئینسانی بوێر و ڕێک و پێکن هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڕاستی ئەگەر دەنجیان پێ بدەن بێگومان دەنگەکانیان بە بەلاش ناڕوە. پێویستە ئینسانی موسڵمان دەنگ بەو کەسانە بدە، ئەو کەسانەی کە دەست بە نوێژن، ئەو کەسانی کە داوایان پاکن، ئەو کەسانی کە تەجروبە کراون نەتەمەع و نەترس تەئسیریتیان نەکردوون، ئەو کەسانە بەڕاستی خزمەتی ملت دەکەن، ئەو کەسانە بەڕاستی دلسۆزی ڕاستەقینەی ملەتن، ئەو کەسانە نەک بە قسە و بە شیعار و بەو شتانە. من داوا لەو کەسان دەکەم کە خەڵک دەنگ بدەن بە لیستی کۆمەڵی ئیسلامی کە بەڕاستی ساحب هەلوێز بوون، قیادەکانی ئەندام پەرلەمانەکانیان بەڕاستی دلسۆزانە شەو ڕۆژان پێگۆناوە کەوا بۆ ئەوەی کەوا ئەو شتەی ناشەفافە، ئەو شتێکەوە لە خەڵکی شارە، ئەو شتێکەوە کە لە ژێر بەڕا ئەکرا هەموو هینا سەبەر هیچ حوجەتێک لە خەڵکی نەماوەست. لیستی 194 کۆمەڵی ئیسلامی پێویستە خەڵک دەنگی پێ بدە بەڵکو ئەو وەزع واقعا بگۆڕێ، بەڕاستی بە خەڵکی موسڵمان نەبێ، بە خەڵکی دەستپاک و دایانپاک نەبێ واقع ناگۆدرێت. مامۆستایانی ئاینی لە هەرێمی کوردستان ڕۆڵێکی کاریگەریان هەبووە لە پاراستنی ئەمنیەت و ئاشتەوایی نێوخۆیی لە لای هاوڵاتیانیش خاوەنی پێگەیشی بەهێزن، بەڵام لە ماوەی ڕابردوو دەسەڵاتداران بێگوێدانە یاسا و ڕێساکان و بەبێ هیچ بیانویەک بەشێک لە مامۆستایانی ئاینی حەقبێژ و ڕاستگۆیان لە وتاردان دوور خستەوە. ئەمەش نیگەرانی مامۆستایانی ئاینی و چین و توێژە جیاوازەکانی لێکەوتەوە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.